گەنجێکی موسڵمان کە برادەری خۆمە وتی لە نەخۆشخانە بووم، یەکێک لە نەخۆشخانەکانی ئەم شارە، بەدیار باوکو بووم و باوکم نەخۆش بوو، ئەختیار بوو، لە تەنیشتمانەوە نەخۆشێکی لێبێ و پیاوێکی بەتەمەن، پیاوێکی بە ساڵاتچوو، ئەڵێ هاواری بوو دەگریا، شەو هەر دەگریا، ئازاری زۆر بوو، کوڕێکی لەگەڵا بوو، کوڕەکەی تەمەنی 15-16 ساڵێکە بوو. ئەم برادەر خۆم دەیناسم، برادەری خۆم مۆسیقەیە، وتی وەڵڵاهی باوکی هەر هاواری دەکرد، دەگریا، ئازاری زۆر بوو، لە تەواڕی بوو. ئەڵێ کوڕەکە کە تازە پێگەشتووە هەتا هێزی تیا بوو، بە هێز و بە قووەتی خۆی کێشایبان پشتملی باوکیە، زۆر بە قووەت و بەهێز لێیدا، وتی ئێمەت بێزار کرد، ژیان و خەوی ئیسراحەتمان ماوە دەستەوە، خوا لە ناوت بەرێ، خەوی ئیسراحەتت لە ئێمە تێک داوە. واللهی ئەڵێ دوای ئەوەی کە گوێم لەو قسەیە بوو، ئابە و جۆرە بەو پەڕی قووەت و هێزەوە دایە پشتملی باوکیە، وتی واللهی باوکی دوای ئەوە یەک قسەی نەکرد، هەرچەندی ئازاریە بوو هاوارێکی نەکرد، دوای سەعاتێ باوکی مرد. ئەمجا کوڕەکە ئەگریا و لە خۆیەدا تازە کار لە کار ترازە، تۆ ئەوەی سوکایەتی بۆ باوکی خۆت کرد، با ئێمەش ئەوان نەبین، خوا غەزەبمان لێگرێ. والله ئەوەی لەگەڵ دایک و باوکیان خراپ بێ، سوێن بەخوا پێش قیامەت هەر لە دنیا خوا ڕسوایەکە، هەر لە دنیا خوا زەلیلی ئەکا. بڕۆوانەی کە لەگەڵ دایک و باوکیانە خراپ بوونە، سەیری کە لە ناو خەڵکا چەندێ چ ژیانێکیانێ زۆر بەیان، ئەگەر لە دنیاش عقوبە وەرنەگرێ و سزا وەرنەگرێ، لە قیامەت سزای زۆر سەختی هەیە.